دیمەنی وەستانە بە ئاڵای کوردستان لە پێشوازی دوو گەنجی شارەکەیان ئالان ئەبوبەکر و عەبدوڵڵا خدر. ئەو دوو گەنجە گیان فیدایەی خەڵکی قەڵاتزەی دەڤەری ڕاپەڕینن کە ماوەی نزیک بە یەک مانگە بە چەکەکانی دەستیان و جل و بەرگە تایبەتەکانیان بەرگری لە پارچەیەکی زامداری کوردستان دەکەن. شارپرێسیش وەک یەکەم دەستگای میدیایی و لە سۆنگەی هەستی نەتەوایەتی و نیشتیمانیدا بە چەپکە گوڵی ڕێز و وەفا بۆ جوامێریان پێشوازی گەڕانەوەیانی کرد. لە شاری قەڵاتزێ لە ماڵی کاک ئالانین، ئەو گەنجەی کە لەگەڵ هاوڕێکەی وەکو یەکەم گەنجی خۆبەخش لە شاری قەڵاتزێ بەڕێکەوتن بۆ ڕۆژاوای کوردستان لە دوایەوەی کە لە ڕۆژاوای کوردستان لەلایەن هێزەکانی سووریای دیموکراتەوە زەنگێکی ئاگدارکردنەوە بۆ باری ئەمنی لە ڕۆژاوی کوردستان ڕاگەیەندراکە ناجێگیرە و داوا لە هەر کوردێکرا لە هەر چوارپاچی کوردستان بۆ پاراستنی خاکی پیرۆزی کوردستان و بەرگریکردن لە کوردان لە ڕۆژاوای کوردستان چەکەڵ بگرنەشانیان و بەڕێبکەون بۆ ڕۆژاوە. دیارە دوو گەنج لە شاری قەڵاتزێ و دەڤەری ڕاپەڕین بە دیاریکراوی ڕۆشتن بۆ ڕۆژاوای کوردستان و لە کاتی گەڕانەوەیان لە ڕۆژاواوە بۆ شاری خۆیان پێشوازیەکی شایستیان لێکرا لەلایەن خەڵکی شارەکەەوە. دەمەوێت گفتوگۆی زیاتر لەگەڵ خۆیان بکەم کە چۆن بوو ئەوان ڕۆشتن بۆ ڕۆژاوای کوردستان و ئەو چیرۆکانی لەوێ هەن جیاواز لەو چیرۆکانی کە خراونەتە سەر شاشەی تەلەڤیزیۆنەکان و شاشەی مۆبایلەکان چیترن. کاگالان سەرەتا دێمەلای تۆ سڵاوت لێ بێم کاتت باش هەر بەخێر بێەوە لەشتان ساغ بێ و ماندوو نەبن. پێم بڵێ سەرەتا چۆن بوو بڕیارتدا؟ وڵی بەخێر بێن سەر زەرچاوم. ئێمە گە بێ هێندێ دیمەنمان بینی لە ڕێی سوشال میدیاوە ڕاستی جێگای داغ بوو کە لە ڕۆژاوە ینی هێندێ کەسا دووسکاتی بڵین بە کورد دەکرا. ئەوە نیش فەرقمان نییە، خۆی بەزاد بێبووینەوە یەک پارچە کە لێ بینیم لە ڕێی سوشال میدیاوە کە ئەو کچە قژی بڕا و چەندین دیمەنی کەم بینی ئەگەر لە شەروانان ئەگەر لەوێ بڵین شەڕ دەکرا و کە بەڵێ جێگای داغ بوو. بەڵام ئێمە بە سەربەرزی خۆمانەوە ڕۆیشتین فەوری بڕیاردا بڕۆی لەگەڵ کام ڕەفیقەکانت قسەت کرد لەگەڵ کاک عەبدوڵڵا ڕاستەوخۆ قسە کرد دوای دێمە لە باسی ئەو چیرۆکانە شەڕ دەکەین. بەڵێ کاک عەبدوڵڵا خۆی پەیوەندی پێوە کردم بۆ یعنی هەردووکمان لە دڵماندا بوو کە بڕۆین، بەڵام کاک عەبدوڵڵا ڕاستەوخۆ پەیامی پێوە کردم و ڕاستەوخۆ ڕۆیشتین بۆ ڕۆژاوە. چۆن لەگەڵ ماڵەوەتان قسەتان کرد؟ وەڵی ینی شتەکە بڵین هێند لە پڕەوە بوو ڕاستەوخۆ ڕۆیشتم ینی فریای خۆ حەفیزی نەکەوتی لە فریایەوە نەکەوتم چکە ینی بوو بە داخل لە دڵمدا. ئەی چۆن دڵت هات دایکت لەگەڵ باوکت قسەیەک بکەی ئەوان هیچیان پێ نەوتی پەیوەندی تەلەفۆنی؟ بەڵێ بەڵام دایک و باوکیشم شانازی ئێمەیان دێت. بەڵێ باشە پێم بڵێ کە چوویتە ئەوێ چۆنی گەیشتی بۆ ڕۆژاوە و بە پێشوازیەکان لایەن شەروانانەوە چۆن بوو بۆ تۆ؟ بەڵێ دیمەنێکی جوانیان پێشکەش کردین کە ئێمە داخلی سنووری ڕۆژاوە بووین. بێگومان برا شەروانان و خوشکانی شەروانان هەر هەمویان بە خێراتنێکی گەرم و گڕیان لێکردین و بە تەوڵ و زۆرناوە و کوردایەتێکی جوان هەبوو لە نێواندا. بڵێ ئەو چەند ڕۆژەی کە لەوێ بوون بۆ تۆ گەرێت بپرسم چۆن گوزەرا بەجلو بەرگێکی مەدەنی و ئاساییەوە لێ ڕۆشتی بەڵام بەجلی شەروانانەوە هاتوویەوە؟ بەڵێ بێگومان کە لێ بووین هەموو کورتێکە زانێ کە بڵین جەنگ چۆنە ناخۆش بوو خەڵکەکەی وێ مانەواتی باش نەبوو، بەڵام ینی بەهورێکی پۆڵاینەوە لە بەرەکانی جەنگدا لە جەنگین. لەکوێ شەڕتان دەکرد ڕوبەڕوو بوونەوەکان؟ بەڵێ قامیش لە واسەدا هەورا بێتەوە چەلاغا کوێ شەڕ ڕاستە؟ بەڵێ 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 زۆر پێشتر چەکت بەکارهێ نابوو؟ بەڵێ پێشتر چەکم بەکاری نابوو. شارەزایی تە بوو چەک بەکاربێنی؟ بەڵێ هەموو جۆرە چەکێک شارەزایی مێت. باسی ڕوبەڕووبوونەوەکانم بۆ بکە ڕوبەڕووبوونەوەکان چۆن بوون؟ وەڵای ڕوبەڕووبوونەوەکان بڵێن زۆر باش بوو، هەموو شتێک سەرکەوتن بوو لەلای ئێمە کە هەواڵێک لە ئێمە
شەهید دەبوو بێگومان پەنجا لەوان نەتۆپی مۆڕاڵێمە هەزار بوو و هەستێکی زۆر خۆش بوو لە بێنا کوردستاندا دەجەنگین هەرچوە پارچە کوردستان لە هەر شوێنێکدا شەڕێک بێت کێشەیەک بێت دوژمن بێت بێگومان بەسەرمەتی ئێمەداتەوە ئەمە خوێنی خۆمان لە دەست خۆمان کردووە بۆ هەرچوە پارچەی کوردستان کە ئێستا هەرچوە پارچەی کوردستان بۆ تەیەک پارچە باش پێم بڵی کە لەوێ ئەو چیرۆکانی کە شتێک ئەگەر ڕوویدا بێ لە بیرت نەچوو بێتەوە و کاری زۆر لێ کردبی قەت لە بیرت نەچێتەوە چیرۆکێکی تراژیدی و ناخۆش بێت چییە؟ بەداخەوە هەواڵێکی برادرم لێ شەهید بوو و دەخوازم سۆریانە ناخۆش بوو بلامەوە تەنانەت چۆکی دانەدا هەتا بەلایانی کەم و 20 دانەی لەیان تۆپاند بەلانی بەڵێ بەڵێ بووین لە چەلاغا بووین لە گوندی حارەمان بەڵێ 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 چوار هەواڵمان شەهید بوو ئەوانیش 52 بوو 52 مانواک سەکتەوەباند لەوێ بێگومان لە شەڕەکانی کەش لە لەمووی کا سەرکەوتوو بین چون بێگومان هەچ وڵاتێک بێت تورێک حارەب هەچ وڵاتێک بێت ناتوانانی ڕوبەڕووی هیزەکانی کورد ببێتەوە و دەبێت هەچ تورکیا بێت حارەب بێت هەچ کامێکیان بێت ئەوێ 100 ملیۆن ساڵ خەوات بێت تا بەسەر کورددا سەر دەکەوێت ڕۆژاوە ئەگەر لێت بپرسم ئەم چەند ڕۆژەکە لەوێ بووی و شەڕت کردووە و ئاشنا بووی بە بەشێکی زۆر لە شەڕڤانان و هێزەکانی سووریا دیموکرات چی فێریتەوە کرد؟ بەڵێ ئێستا زۆر دڵم لایەنە زۆر زۆر دڵم لایەنە بێگومان کە هەچ شتێک ببێت بێگومان من دەڕۆمەوە چیت بەکاردێنە چ جۆرە چەکێک لەبێ؟ وەڵایی من بە دۆشکەی 12 کە کاتێ لە بڵین لەسەر هەمەڕ بووم بە دۆشکەی 12 و لەسەر میزوینەکان بە 4 بەرگریم دەکرد و کە بڵین لە مۆزیەکانی شەڕدا بووم بیکەیسی و کەلاشکۆف بەکارێنە پەیوەندیت هەیە ئێستا لەگەڵیان هاتیتەوە چەند ڕۆژی لە ڕێگەی نۆ پەیوەندی دڵم لایەنە بەڵێ کە ڕۆیشتنەوە باسیەوەت کرد کە دەگەڕێنەوە بۆ قەڵاتزێ قسەت لەگەڵیان کرد چۆن بوو ئەوان هەستیان چۆن بوو بە چایەکی فرفرمێسکەوە گریان بەڵێ ئەگەریان بەڵێ بەڵێ باس زۆربەی زۆر ینی دەکات لە برا شەربانەکان دەکە لە بەرەکان جەنگ نابین بڵێن دیمەنی جوان قسەی خۆش ینی بەڕاستی کە ئەوەی کە لێرەم نەبینی لە ڕۆژاوە ینی ڕووخۆشی مەردایەتی بوێری بەڕاستی لە ڕۆژاوە هەیە ینی مڕاڵێکی زۆر بەرزیانەی 1000 نە ملیۆن زۆر باشە ینی ئافرە پیا و کچ گەنج مناڵێکی تەمەنی 15 ساڵ 16 ساڵ لێ خەفات دەکات کەرەستە و کەلوپەلی پێویستان لە بەردەستدا بوو دۆخینە ئەمنی ڕادەگەیەندرا بەوەی کە هێرشێکی چڕ هەیە بۆ سەرهێزەکانی سووریای دیموکرات ئێوە چۆنەتان توانی ڕوبەڕووی ئەو هەموو هێزە زۆر و چڕوپڕی ئەوان ببنەوە بەڵێ ئێمە بە ڕۆژێکی بەرزەوە ڕوبەڕوویانە بینەوە ئێمە پاکمان خواردنەوە شتانە نەبووین نەبوو ئێمە تەنانەت چاومان لە جانیوان بۆ بیکێشین ئێمە چاومان لە خواردن و شتیوانە بوو ڕۆژی ڕۆژاوە بڵین زۆر خراپە تێدەکەی بەڵام ئێمە بۆ ناخواردن نەچوین بۆ گیانیوان بچوین نەگە بیخۆین ڕوبەڕووبوونەوەکان زۆر بوون کە بەڵێ بێکمان ئارەوەڵە وەڵایی زۆرمان کرد لەخوا بەزای خەباتێکی زۆر جوانمان کرد بۆ کورد و کوردستان ڕۆژاوە چی فێر کردی؟ ڕۆژاوە بۆ ئەوەی فێرکردم کە هەردەم بێر بم بەڵێ پێم بڵێ کە ئێستاگەر پێت بڵم پەیامت بۆ ڕۆژ ئاوا چییە؟ لێرەوە پەیامێکم بۆیان هەیە بە کەورە و گچکیان هەموو برا شەربانەکانمە و لێرەوە ئەو پەیامەمێ لە دڵی مندا چەسپاون ئەگەڕێمەوە بەلاشتان ئینشەڵڵا 21 سێش دوبارە هەر بەسەردانیوان دەچمەوە بۆ لێ نەورۆزی کوردان بەڵێ نەورۆزی کوردان ئینشەڵڵا ئەچمەوە بۆ لێ نەورۆزی کوردان هیچ پلانیان هەیە ئەمساڵ لە ڕۆژاوە زۆر جوان پلانێکی زۆر جوانیان هەیەت کوردایەتی ڕەسەن بێگومان من دەڵێم لەوێ بەڵێ زۆر ینی چیان هەبوو بۆ ئەو خەڵکی باش و بۆ پشتیوانی کورد بەڵێ زۆر دڵخۆش بوونەوەن زۆر دڵخۆش بم بۆیان ینی کە دیمەنەکان دەبینی لە سۆشیال مەدیاوە لە ڕۆژاوە بێگومانەوەن ینی مڕاڵێکی باشیان زۆر زۆر باشە بوت
وریان لەم بەڵێ وریان بەرز بوو بێگومان ینی زۆرتی منم ببینی مناڵێک کە چۆنە جەنگی لەوێ مناڵێک ینی تر نازانم چۆنی واس بکەم لێرەوە ینی لە دڵمدا شەسپاونەوە ئینشاڵڵا بۆچی وا دڵت پڕە وەڵی چون زۆربەی زۆر هەواڵانم هەواڵ دیاری و چەندین هەواڵیکە لەوێ بەجێ مێشتن بە چایك فرمێسکەوە ئانونیان بەجێشت بۆ منیش چایك پر فرمێسکەوە زۆر دڵم بەیان پڕە بێگوان ئەنیە زانیم کە بارودۆخەکە ئاساوی هێور بۆتەوە بۆیە گەڕامەوە دەنا لەبەرەوەی کە لێرەش مناڵێکم هێت خۆحافیزت لە مناڵەکەت کرد خۆحافیزی لە مناڵەکەشت نەکرد خۆحافیزیشم لە مناڵەکە نەکە بەستە نات ئەوەندە کە پەیوەندیەکەم کرد وتم ئاگاتان لێبێ بەدایکم گوتم ئاگات لێبێتەوە کاک عەبدوڵڵایەکێکی کێ لەو گەنجانەی کە لەگەڵ کاگالانی هاوڕێی ڕۆشتن بۆ ڕۆژاوە و ئەمڕۆ گەڕانەوە بۆ شاری قەڵازێک سەرەتای ڕۆشتنت کاگالان باسی کرد کە پەیوەندیتان هەبوو بەیەکەوە چۆن بڕیارتدا بڕۆی وەڵی هێندێک دیمەنم دەدی کە ئەو کچە شەربانە خۆش شەهید کرد دوایەوەی کە شەهیدیش بوو بە شەهیدیش لەو بینا بەرزەفراندا خوارەوە بەڵێ سوکاتیان بە منداڵ دەکرێت ئەشکەنجان دەدا و پرسی کچی شەربانانیان دەبڕی سوکاتێک تاویان پێدەگەت ئێمەش بەڕاستی دڵمان لایوان بوو دڵمان مرتاح نەبوو بەڵام تەلەفۆن و کاگالانی کردو گوتم دەسمەوێ گەردەی پێکەوە با بچین دوو نەفەرین باشترە پێکەوە با بچینەوێ وڵاویش ساعت چواری بەیانیش بوو شەو بوو بەڵێ چواری بەیانی بوو بۆم کت هات ڕاستە خۆ پێکەوە ڕۆشین بەشەوە ڕێکەوتین چوینە گەراج و بەڕێکەوتین بەرەو ڕۆژاوە قسەتان هەبوو پێشتر بێک و ڕەفیقن یا خزمن بەڵێ یەکتر دەناسین و باوی هەموو یەکتر دەناسین بڵێ ناسیاوی یەکی بەڵێ ناسیاوی چۆن ساڵە نزیکایەتیتانی وەڵا دەمێکە هەر لە مێژە چونکە دوو هاوڕێکە بەیەکەوە بڕیاری شەڕێک بدەن کە بە تەماژ نەبن بگەڕێنەوە هەڵبەتە هاوڕێکی زۆر ڕۆحی نزیکن لە یەکەوە بەڵێ زۆر نزیکین بابی من و باوی کاگالانیمان بەکرد هەموو لە کۆنەوە وەک براوان پێکەوە بوون بڵێ زۆر باش ئەمە زیاتر وای کرد کارتان بۆ ئاسانتر بێکەوە بەڵێ هەرەوەلامەکە ڕۆژشی بڕیارماندا هیچمان یەکتر بەجێنیڵنی پێکەوە بین سەرەتاکە لە سنوور پەڕینەوە چوینەکن هەواڵان لەوێ لە سنوور پەڕینەوە لەوێ حەفلێکی گەرم ویان کرد لەوێ دڵیان پێخۆش و پێیان سیر وکەمە دەربازون لە سنوور چکە لەوێ خەڵک بەزامە دەرەچوو دەرباز ڕێگەیاندان لە سنووری وەڵای ئێمە لە سەرەتاوە کە ڕۆشتین وتیامەوەکی وتمان خۆ بەخشین و بۆ ڕۆژاوە دەچین هەر لە سەرەتای ڕێگەوە چۆن چوینە هەرە قسەمان کردووە ئێمە کە داخلی وێ بووین ئاهەنگیان بۆ گێڕاندووە چوینە دێڕێک لەوێ پێشوازیان لێکردین و لەوێ چەکوشتیان تەواو مەزبوودایە ناویان نووسین و هەموو شتێک و لە هەر شوێنێکیش کە دەچوین بوون بوو بەشداری شەڕ دووبارە تەسویر دەکراینەوە وەرەقەی وەک بوون کامە وەرەقەیان دەنووسی و ئیمزامان دەکرد کەمە بەرەو شەڕ ڕەچین کە بە شەهیدی بگەڕێنەوە ناوەکەمان دیار بێت بەڵێ باشە پێم بڵێ ئەم چەکە کە یەکەم ڕۆژ ئەم چەکەیان پێدای نەخێەوە هەر لێرە هەمەدەنا لەوێ چەکی کلاشکۆفیان وێدام و RPG بوو پێ دەڵم بیسفینگ لەوێ و بیکەیسێکی عادی کاگالانی بوو و چەکی کە چووکامە لە چەک دەزانین زۆر چەکێکتان بەکاردێنا ئێمە زیاتر کلاشکۆفمان پێ بوو کلاشکۆفمان بەکاردێنا و بیکەیسیشمان بەکاردێنا و RBGش بەڵام زیاتر لێ کلاشکۆف بەکاردێن بەڵێ چەکی هەموو جۆرە چەکێکی لێ کورس و سووک لە شەڕ دەبێت جێخۆت قایم کەی وەک ئەوانە زمانی شەڕیان نییە کورتێک تۆ زیرەک بێت لە جەنگدا لەگەڵەوانە سەر دەکەوێت ینی شەڕکردن لەگەڵ ئەمان ئاسانە ئەڕۆڵا زۆر ئاسانە بەڵێ تا درۆنیان هەیە نازان بەکاری بێن دووربینی ئاریان هەیە شەو ئەین لە تەنیش هەڤاڵیماندا و نام پێکا بوو شارەزایان ئەزمونیان هیچ نییە باشە ئەوانە چەتەن بەس تینوش سەری خوێنی کوردن و هیچی دیکە کێ و ئاوەدەتان بینی زیاتر چۆن هەستان چۆن بوو ینی وەڵا ئێمە وەرەمان بەرز بوو زۆر هەنی زۆر دڵخۆش بوون چکە ئێمە تەنیاش نەبوون لێ کورد زۆر این پشگیری کردوون وەک خەڵکی کەمان لەوێ لەگەڵ بووە بە تەنیا نەجەنگاین و گوندی عەرەبە بوون لەوێ گوندەکانمان دەگرت یعنی مەترسیەوە و عەرەبەکان هێرش بۆمە بێن
چکاتی کە ئەو گوندەمان نەگر با ناچواردەوەرمان نەگر بە شەڕ هەبوو چکاتی ئەمە لە نزیک شەڕ بووین بەردەوام شەڕ هەبوو دەپەڕینەوە بۆ لای عەرەبەکان ئەنی گوندەکان خەڵکەکەش دەترسا و عەرەبانە یعنی هەلێکیان بۆ وانێک با دەچوونە لای تیرۆریستان خەڵکە عەرەبەکەش پشتگیری لە ئەوان دەکرد بەڵێ ئارێوەڵا ئەگە بێت و کۆنتترۆل نە با و گوندانە ئەنی کۆنتترۆلمان نەکرد بانە هەمویان دەپەڕینەوە بووێت ئەو گرتوخانانەی کە چەکدارەکانی داعش کە گیرابوون پێش لەلایەن هەسەدەوە سەرپەرشتی دەکران لە هیچ گرتوخانەیەک مانەوە ئێوە لە نزیکەوە ببینن کە ئەوان دێنە سەر گرتوخانەکە دەکەوتونە سەر گرتوخانەکان نەخێمە ئەومان نەدی بەڵێ بەڵام ئەومان دەدی کە ڕۆژانە دارێ ئەمریکای بوو تیرۆریستەکان لێ دەگواستنەوە بوو لەبەر مەترسیەر حاڵەتێک کە زیندانەکان بشکێن دانهێنانە عێراق بەڵێ شەو ڕۆژ بەردەوام بوون دیار بوو زۆر بوون تیرۆریستان لە زیندانەکانە دانگواستنەوە پێم بڵێ ئێوە وەکو گەنجی قەڵاتزێ کە خۆبەخش بوون خەڵکی ترتان لەگەڵ بوو لە شار و شارۆچکەکانی بەڵێ هەموو شارێکمان لەگەڵ بوون بەسەما بڵێن جا دەبووینەوە تیم بووین هەر تیمی بوون 10 نەفەر 6 نەفەر هایدی کەسێک دەبووین و ئەو کەسانی کە لەوێ شارەزانە و چکایمە شارەزایە و شارەی نەبوون لەگەڵوی دەبوون شوێنەکانی پێدەگوتین بوونم دەگو ئێرەکانت جێ ئێوە وێرە شوێنی شەڕە ئێرە موزی شەڕە نابێت جێ خۆتەوەکەی هەنی زۆر جار هەندێک شتیان پێدەگوتین ئەو کەسانی لێ لە چەکیان نەزانی بە فێریان دەکردن و یانەوە تا ناو شارەکان خزمەتی خەڵکیان کرد بە هەر چۆنێکی بێ فەرقی نەبوو بۆوان چی بۆ تۆ زۆر قورس ببیرت ناچێتەوە یاک دیمەنێک کە کاری لێ کردبی شەڕێک بێ کە کاری لێ کردبی وڵای جامە هەڤاڵان لەگەڵ کاتێک کە بریندار دەبوون ئەوە بۆ من ناخۆش بین دەماندین توش من ینی کوردی وە بریندار بکات و لە کاتێکی وادا ئەنی هێرش دێنجە سەر کوردێمەوەمان زۆر پێ ناخۆش بوو ڕۆژاوە چی فێر کردی؟ لا ڕۆژاوا فێری وەی کردین ئێمە کە لە هەر شوێنێک بێت لە هەر شارێک بێت لە هەر وڵاتێک بێت خیانەت بەرامبەر کورد بکرێت قەدر لە کورد بکرێت ئێمە پشتی کورد بگرین و پشتی کورد بەر نەدەین و ئێمە هەمومان یەک بین ئەو شەوانی کە شەڕ نەدەبوو ئەوە هیچ باسی شەڕەکانمان کرد بەڵام ئەو شەوانی کە ڕوبەڕبوونەوە نەبوو دادەنیشتن لە دەرەوە وێنە و ڤیدیۆمان دەبینی ینی شەروانان بە هەڵپەڕین و باوتنەوەی کۆمەڵێک سرودی بەرگری و گۆرانی بەرگری لە شەروانان ینی ئەمە چۆن ئەڕۆیی کاتەکە شەوانە هەر نەدەنووسین چکە چاوەڕێەوە بوون لە هەر حاڵەتێکدا دوژمن هێرش کات شەوان خەومان نەبوو بەڕۆژ شەوانە نەدەخەوتین شەوانات بەخەبەر بووین ڕۆژ دەخەوتن ڕۆژ دوسێ سەعات دەخەوتین کێشەمان نەبوو لێ عرەسیاتە بوو ئێمە عرەسیاتیشمان دەگرت عرەسیشمانە بوون 3 ساعت 3 ساعت 2 ساعت 2 ساعت 2 نەفەری 2 نەفەر عرەس دەبوون لە پێش ئەو خانوویەکەمە تێیدا دەماینەوە خانووی عەرەبان بوو لێ لەبەر مەترسی عەرەبەکان بۆی هێرش نەکەن لە دۆڵێکیشمان لە تەنێوی دوژمن لەمە زۆر نزیک بوو ئەنی هەموو شتێکیان بە نەخشە پێگوت بوون کە بێرەدا ئەگەر 100% هێرشکەن ئەبۆ دۆڵێدا هێرش دەکەن شوێنێک بوو بڵین نادیار بوو بەڵام بەردەوامە دووربینی شەومان پێ بوو ماڵمان دەکرد لێ تەماشامان دەکرد جوان ئەنی هەر کەسێک هاتباوێ هەموو شتێکی دەخوێندەوە ئاسان بۆ مەکە و دووربینەمان پێ بوو باست لەوە کرد ئەو ماڵانی کە عەرەب نشینەکان لە گوندەکان لە شار و شارۆچکەکان پشگیریان لە چەکدارەکانی شەرع دەکرد یەک هەلیان بۆ هەڵکەوت با دەپەڕینەوە ئەی مامەڵەیان لەگەڵ کوردەکان چۆن بوو وڵای نەداهات نەدەی بەران بێ نەدەر وەکیدا چەند جارە کاتن داوت ئێرەمان بۆ چۆلکەنوەها خانوەکەیان لێوەدا بوون ئێمە گوتمان بەرگری لەوە دەکەین لە باشوور ڕاهاتوین تێنە دەگەشن دوا داهاتن هەڤاڵان تیان دەگەیان تیان جوابیان مەدەنەوەوانە یەکەلیان بۆ هەڵکەویت تەواو ینی لە ماڵەکانی خۆکە لەوێ بەرگریتان دەکرد دەچونە ماڵەکانیانەوە دەریان دەکردنە دەرەوە داهاتن دۆک دەرکردن نا بەڵام دانگ بۆمان چۆلکەن چکاوان شوێنیان نەبوو ینی زۆر فەقیر و هەژاریش بوون ئەو ماڵە کوردەکان لە چ دۆخێکدا بوون لا ماڵە کوردەکان بەهۆی هاوکاری باشوورەوە هەموو شارەکان کە هاوکاریان بۆ دەنا دۆخیان زۆر باش بوو زۆر دڵخۆش بوون ینی لە هەر شوێنێک ئێمە دەڕۆشتین کە بە زمانی باشووری سەلامان لێ دەکرد بانگیان دەکردین چەند جارێک لە کاگالانی لەوێ هەواڵان بردویانەها مەدەنی ناو شارەکان ئەوانی چەکیان گر بوو دامبردینەوە ماڵی خۆیان لێ داوەتیان دەکردین و باوانێکی زۆر بە دڵخۆشیەوە پێیان خۆش و لێ بمێنەوە پشتیوانی باشووریان پێ چۆن بوو خەڵکی باشوور وڵا زۆر زۆریان پێ خۆش بوو یعنی تەواو داوت ئەوە یەکگرتووی کووردە هەموو کوردێک و ئێمە هەین لێرەکانەوە بەس کورد پشتمان بەرنەدا خەڵکی باشوور
ئێمە لێرەکانە بخۆن بەرگری دەکەین و سوپاس ئێوەش دەکەین کە لێن ینی زۆریان پێخۆش بوو کەمە لێ بوون. زۆر باشە. ئەم جلوبەرگە هیچ شەڕوانەکانە هەدیە پێیاندا؟ بەڵێ بەڵێ لێ ئەو زلمان لە بوون کە چوینێ بۆ شەڕ و بۆ هەموو شتێک ئەو زلمان دانەناوە. دایک و باوکی یەکێک لەو دوو گەنجە چیرۆکی ڕۆشتنی کوڕەکەیان بەبێ ماڵ ئاوای بۆ ڕۆژاوا باز دەکەن و نەبەردی و ئازایی کوڕەکەیان و هاوڕەکەی با سمبولی شانازی نەک بۆ خێزان و شارەکە بۆ کوردستانیش ناو دەهێنن. کوڕەکە دڕۆی قسەی لەگەڵ نەکردیت، هەستی چۆن بۆ کاتە؟ وەڵڵی ئاگام لە هیچ شتێک نەبوو، بەیانی تەقریبەی دەوری سعات چواری ئێوارە و شتیوا بوو تەلەفۆنێکم بۆ هات گوتیدا منەوە لە ڕێگادام سعات 5 بەڕێکەوتوین دەچینە سووریا بۆ بەرەکانی جەنگ. ئەوە بڵێن ئەوەندەی بە من گوت، ئەمیش گریام گوتم باشە بۆ پرست پێنەکردمەویش گوتی وەڵایدا پرس پێکردنی ناوە گەوی وام چاو لەو خەڵکانێ ئەو هاوڵاتیانە ئیوارەکەم منداڵیان گرتوون تی ئەمیش خۆم پێڕانە گیرا و ڕۆیشتم پرسیشم پێنەکردن بەس نامەی سەوتی بۆ لەم بایلەکەیدا بەجێژ بووم بۆی ناربووم ئەمیشی نووسست بووم نەمزانی بە تا بەیانی کوتیدا وڵا ئالان ڕۆیشتم میشتم خی گەورە ئاگداری بە پشت و پەنابێ و کوڕی ئیوانیش ئیمە و ئیمە شەر ئیوانە کورت هەریەکە و لە هەر شوێنێکی دنیا پرسیارکەی ئەگە گوتیان کورت یعنی تەواو یەک پارچەیە کورت. وەڵڵی ئەو ڕۆژێژنێکی زۆر گەورە بوو بۆ منەگە کوڕەکەم هاتەوە بە سەربەرزی پێشی سەربەرزم شانازی پێوە دەکەم ئەگەر چوو لە بەرەکانی جەنگ بەرگری لەو خوشک و دایکانە کرد و فەرقی ئێمە و ئێوانیش نییە فەرقی نییە لەبەرەوەی کوردن. کاک بەکرگیان چاو دڵ دڕون کوڕەکەت هاتەوە پێم بڵێ ئەگەر ڕۆی باسی کرد کە کاگالان قسەی نەکردوە هەر نامێ سەوتی نارە وڵانێ ئێستاش ئەگەر پێویست کە کوڕەکەشم بۆ خۆشم ماڵم منداڵم دەچم لەکوێی کوردستانی لێبێ لێ شەڕ دەکەمە تا دەکوژم ئەوە بەرنامەی منە بۆ خۆشم وا بووم لە هەموو شەڕەکان ئیواوە کوڕەکە چۆن بەشداری کردو کە عەبدوڵڵا بە هەمان شێوە ئیوا بەرخودانم کردو لە هەموو لەوە تایە من هەم. هەستت چۆنە کوڕەکەت ئەمڕۆ ئەلحەمدولیلا بە سەلامەتی گەڕا خوای وێ داوینەوە دەنا بەڕاستیەوە ئەو بەرە مردن ڕۆی خۆ نەچۆت بۆ سەفەر و سەیاحینەوە ڕاستیەک ئەو کاتی کە لەوێ بوو قسەتان لەگەڵ دەکرد کاتی شەڕ وەڵڵاهی شەر بێنی هەر پێم دەگوت دەم ڕاڵ و بەرز بێ و گوێ لێ دنیا بوو وریابن گوێ لێ دوێک دوو جار تەلەفۆن بەڵام لێ بە دواوانیان دوو جار سێ جار تەلەفۆنم لەگەڵ کرد دوای موبایلی هەڵ نەدەکرد ئەم دەمزان چکەم بخۆم ئەو زەفەم دیون هەنی لە شەڕەدا نابێت و بڵێ هەموو دەمێ کابرای حاسکەوت و لێرکانە لە شەڕداوی موبایلی هەڵگری لێ ئەو شتانە نیە ئەنیێ نۆرێک تا پێشم گوت بەوە ئالان بۆ خۆی ماوە کە عەبدوڵڵاش ماوەتم کاکە ئەمن ماوەم بۆ خۆم ئەمیش دێمەویشتیان ناوەڵە تۆمێ ئێستاش حازرم چم لە هەر شوێنێکی ئەو کوردستانی شەڕ بێ بەبێ هیچ شتێک ئەمن حازرم و لە خزمەت کورد و کوردستاندا. ئەم پێشوازی ئەوڕۆ کە لە کوڕەکەت و لە هاوڕێکی کرا هیجامە سەربەرزێکە بۆ من بۆ بنە ماڵەکەم بۆ کەسوارم وەڵڵاجا زۆر پێ سەربەرزم سوپاسیان دەکەم بەڵام ئەنی شانازێکی گەورەشە بۆم نیش و بەڵام کوڕەکەشم شایستی ئەوەی ئەو شانازی لێ بکرێت گەورەتریش. ئەوە لە دوای چەند ڕۆژ ئێستا بینیتەوە؟ وەڵایی لە دوای مانگێکی زیاتر ئێستا